سبەینێ بچمەوە خی گەورە پرسیان دەکات تەمەن لە سەرف کرد دێنم خواجان تەمەنم لە میهرەبانی سەرف کرد هەتا ئەو دقیقش ئەو کارەبام نییە ئەم پارێکی زۆر مانجی وایە 8 میلیۆن بەس بە ئەو دەدەم مانگانە زیاتر لە 100 میلیۆن ئێستا کە هاوینێت ئەو فێنیچی ئێرە دەبینن ئەوە چیلەر پێەیە چیلەر یعنی کارەبا مۆلیدەیە ینی گازە گاز بە پارە دەکڕێتن ئەمن مانجە 100 میلیۆنی بەگاز دەدەم نزیکەی 300 کارمەندم هەیە هیچ کارمەندێکیشە معاشی کەمینیە لەک نەمن هیچ کارمەندێک یعنی ئەمە هەر لێکەم زاری کە دەستمان پێ کرد چکە کارمەندەکانمان 190 مندارە فەقیرن بڕیارماندا ئەوەی کە سکرتێرە لەکنە من معاشی کم دکتۆر هەیە ئەو موچەی بداتە سکرتێری چکە ئەمن ئەوەی کە لەکنە منە بەخۆی گەنجەکە الحەمدولله نزیکی 36 کەس بەس زەواجی کردێ لەکنە من یعنی کوڕ کچەکانی کاتینە دامان مەزرانە 36 حالەتی زەواجمان هەبوو ئەوەش خێرە یعنی لێیەکە ئەمە دڵمان بەو ئیشانە خۆشە و دەمانوێت تێ بگەن نە لە ڕقی کەسش کردیتمانە لە زدی کەسیشمان نە منافەسەی کەسیش دەکەین و نە عیلاقەشمان بە کەسەیە خەڵک بۆ ئەوەندەی دەکا بۆ ئەوەندەی ناکا ئەمە کە میهرەبانیمان دروست کردێ بە منافەسەی کەس دروستمان نەکردیە ئەوە دکتۆر مامەد مدیری سەیدەلانێ بانگم کردی گوتم ئیسێب کە بەزە تو سەیدەلانی لە هەولێری کو دەرمانی بفرۆشین ئەمە ئەوها دەکەین عیلاقەمان لە کەس نیە عالم چ دەکات چ ناکا ئەو جەیەک دێرێتن وەڵڵا ئەنگۆ کلااو چینە و ساختە چینە بەلو خۆی وەدەرێ کەیف خۆیتی ئەم خۆخوا دەزانیتن خوا دەزانی نێتەکانی مەچ و ئیشەکانیشمان دەبینیتن لۆ خۆی تێ نەگەیشتە ئەوێ ڕۆژێ یەک نامەی ناردبوو 16,000 لە تەواوی لیانستان بوو 16,000 دکتۆرێک دیکیتی تێدەگەی بەڵا بەس کانلەکتان لە 16,000تان لێستاندیمە گەردنتان ئازاناکەم ئاواری خۆی بێت ئەوە بەخۆی غەریب عایرە تێ نەگەیشتە ئێدە بڕۆ خستەخانە چیت کەوە چیمە بزانە بە 16,000 دەردەچی بەس بڕۆ تەوارەکەی ساعتێک درێژ بزان بە 16,000 دەردەچی بەس ئەو تێ نەگەیشتە لە ئیشەکە وێزانانی من معاون طبیمە بێتن کان لە چیلۆدا بنە 16,000 بە کانلەکەیدایە تێ نەگەیشتە لە ئیشەکەی کە تێ نەگەیشتیم پێ ناتوانم لێ شەرحکەم چونکە بڕیاریدا تێ نەگاتن بڕیاریدا تێ نەگا یعنی ئەو هەموو شتە جوانی نەبینیتن ئەم چی لێ بکەم یعنی و پێویستیشم نییە ڕازیکردنی خەڵکیش لەکنەمە غایە نییە خەڵک ڕازیە جوونم پێدەدا مەتحەم دەکا لەکنە من یەکسانە لەکن خودی خۆم بەس حەز دەکەم خەڵک شتی جوان ببینی چونکە ئەوەی سوپاسی خەڵکینەکە سوپاسی خۆش ناکە حەزمان لێ خەڵک تەشجیعمان بکاتون و بەشتی جوان برێ جوان بەشتی خراپ برێ خراپ بەڵام لەکنەمە غایە نییە غایە ڕەزامەندی ڕەب العالەمین ئەو خوای کە خەڵقی کردیمە سبەینێ بچمەوە خی گەورە پرسیان دەکات تەمەن لە سەرف کرد خواجان تەمەنم لە میهرەبانی سەرف کرد میهرەبانی دڵسۆزی و لێزانی